پێنجشەنگای تێکفێست ئەمڕۆ سێم ڕۆژێتی سێم خولیەتی لە شاری سلێمانی بەڕێوەچوو ئەم پێشەنگایە لەژێر سەرپەرشتی ڕاستەوخۆ چاودێری ڕاستەوخۆی قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت بۆ سێم خولی. ڕۆژی یەکەمی پێشەنگاکە قوبات تاڵبانی بە یاوەری چەند وەزیرێک لە نێو کابینەی حکوومەتی هەرێمی کوردستاندا بەشداریان یاخود بەشدار بوون لە کردنەوەی پێشەنگاکەدا ڕاستەوخۆ لەگەڵ ئەو گەنجانەدا لێک نزیک بوونەوە لەسەر پرسی بیرۆکەکانیان ئاماجیان چییە، وردەکاری بیرۆکەکانیانی هەڵسەنگاند. گەنجەکان بیرۆکەی جیاوازیان هەبوو، بیرۆکەکانیان بە ئەلکترۆنی کردو بە تەکنۆلۆژیا کردو هەریکە لە بوارێکدا لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی ئەم سێ ڕۆژەی پێشەنگاکە و لە داهاتوودا چی دەکرێت بۆ پێشەنگاکە و ئەم گەنجانە چۆن دەستگیرۆیی دەکرێن بۆی لە بیرۆکەکانیان لە کارەکانیان بەردەوام بن لە داهاتوودا. لەگەڵ بەڕێز ئەژی عوسمان ڕێخەری پێشەنگای تێکفێست گفتوگەی زیاتر دەکەین کە ڕاستەخۆ هەر لە پێشەنگاکەی شەومیوانمانە. کاگەژی زۆر سپاس بۆ ئامادەبوونت ماوەی سێ ڕۆژی کە ئەمڕۆ سێم ڕۆژ و کۆتا ڕۆژێتی پێشەنگاکە چۆن بەڕێوەچوو؟ سەرەتا سڵاوتان لەبێت، سڵاو لە ئێوە و لە سەرجەمبینەران و بیسەرانی کەناڵی کورسان. بە خۆشحاڵیەوە ئێمە ئەم پێشەنگایەمان ڕاگەیاند کە ماوەی سێ ڕۆژە بە بەردەوامی لە کار و چالاکیەکانمان بەردەوامین. لە ماوەی ئەم سێ ڕۆژە هاتا کاتژمێر 12 نیوەڕۆ خۆشبەختانە زۆرترین سەردانیکەرمان هەبووە کە نزیکەی 9000 کەسی تێپەڕاندووە لە کاتژمێر 12 نیوەڕۆیە. پێشەنگاکەمان پێشەنگایەکی هەمەجۆر بوو لە هەموو لایەنەکانی تەکنۆلۆژیای لە خۆی گرتبوو، هەم لە لایەنی سۆفتوێر و هاردوێر و گەیم و لەگەڵیشیا جیاواز لە هەموو پێشەنگاکانی تر کە گرنگیەکی تایبەتمان نابوو بە خولیا تایبەتەکانی بەشی تەکنۆلۆژیا، لەوانە بەشی سکیورتی، لەوانە بەشی چاڵنجەکان کە ئێمە سێ زۆنی تایبەتمان جیا کردبوو بۆ هەرێکێک لە خولیا تایبەتەکانی وەکو پرۆبلم سۆڵڤین و هاتە چارەسەرکردنی گرفتە تەکنۆلۆژیەکان، لەگەڵیشیا بەشی سایبەر سکیورتی، لەگەڵیشیا گەیم زۆنێک بۆ گەیمەر و خولیا ئەو کەسانی کە خولیای بواری گەیمینیان هەیە لە ماوەی ئەم سێ ڕۆژەدا بەردەوام بووە. باش کاک ئەژی دیارە ئەم پێشەنگایە سێم خولیەتی لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. لە خولەکانی پێشتر چی هەبوو و لەم پێشەنگایی ئەم ساڵکە هەبوو جیاوازی چی بوو لەگەڵ دوو خولی پێشتری خۆی؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە توانی بڵێن جیاوازیەکی زۆر لە چاو یەکەم پێشەنگا و دووهەم ئەمەش کە سێهەمین پێشەنگایە هەبووە. لەبەر ئەوەی یەکەم پێشەنگاکە کرا لە زانکۆی سلێمانی کرا تەنها 25 پرۆژە بەشدار بوون و ئاستی پرۆژەکان ئەو گەنجانەمان کە تایە بەشدار بوون ئەتوانین بڵێن های لیڤڵ نەبوواتە لە کوالیتیکی بەرز و لە ئیشێکی زۆر بەرزان نەبوون. لە ساڵی دومی پێشەنگای بۆ هۆیەوەی کە خواستێکی زۆر زیاتر و دەنگدانەوەیکی باشتری هەبوو لە گەلەری ئەم نەسوورەکە توانیمان بە بەشداری 80 پرۆژە بەشدار بن، بەڵام پرۆژەکان زیاتر ئەوە ئەتوانین بڵێن ئەوەی کە عامەتەن هەبوون یان هەنێکیان تەقلیدی بوون، بەڵام بۆ ئەم ساڵی پێشەنگا بە خۆشحاڵیەوە زیاتر لە 400 فۆرمی بەشداری کردنمان هەبووە و ئەمە تەنها ئەوەشی تێپەڕاند کە لە ساڵی سێهەمی پێشەنگادا تەنها لە چوارچێوەی سلێمانی و پەیمانگە و زانکۆکانی سلێمانی یاوێ بەڵکو بەشداربوومان هەیە لە شارەکانی وەکو هەولێر و دوهۆک و زاخۆ و هەتا لە کەرکووکی خۆشەویست و چەند بەشداربوویەکمان هەیە لە باکووری کوردستان لە شارەکانی باکوورەوە لەگەڵمان بەشدارن. خەڵکی تریش من کە خۆم ڕۆژی پێنجشەممە لە پێشەنگاکە بووم گەنجانێکمە بینی کە بە عەرەب بوون لە نێو پێشەنگاکەدا بەشدار بوون. جا نازانم فعلەن بەشداربوونی و پێشەنگاکە بوون و فۆرمەکانیان وەرگیرا بوو یا وەکو سەردانی کەر هاتبوون؟ بەڵێ بێگومان ئێمە دوو بەشی جیاوازمان هەبوو کە بە تایبەتی لە دەرەوە کەسی بۆات بوون، وەکو وتم بەشی پرۆجێکتەکان کە عەرەبی تیابوون و لەگەڵیشیا هاوڵاتی کوردی تیابوو خەڵکی باکوور. بەشی سایبەر سووری سایبەر کۆنەکەشمان کە بەشێکی سکیورتی بوو بە تایبەت گەورەترین تیم کە تاوەکو ئێستا لە عێراقا ڕیکۆردیان شکاندووە لە یەکەما بوون. بە خۆشحاڵیەوە لە کاتی ڕاگەیاندنی تێکفێستا لە یەکەم جارە خۆیان پێش پڕکردنەوەی فۆڕم پەیوەندیان پێوە کرد و خواستی بەشداریکردنیان هەبوو و توانیان بەشدار بن. وەجگەل لەمەش لە وڵاتەکانی ترەوانێ چەند بەشداربوویەک هەبوون، بەڵام بەهۆی هەلومەرجەکان و نەیان توانی بەشدار بن. کەواتە ئەمەوە سلمێنێ کە تێکفێست لە سنووری چواردەوری شارێک و یاخود وەکو پێشەنگاکانی تر تەنها لە زۆنێک و لە شارێکانیە، بەڵکو بەبێ جیاوازی لە هەموو شوێنەکان و تەنانەت خەڵکی خۆمان و دەرەوەشی تیا بەشدار بوو. کەواتە ئەتوانین بڵێن پێشەنگا لەم ساڵی کە سێن ساڵ و بە شێوەیەکی گەورە بوو بە سوپاسەوانێ جەنابی بەڕێز کاقوبات سەرپەرشتی کرد و لەژێر سەرپەرشتی خۆیان بوو هەنگاوی بەرەو نێودەوڵەتی بوونی ئەڕوات و انشاءالله لە پێشەنگەکانی ئایندەیە کاری باشتر و جیاوازتر و تایبەتترە کرێت و گەورەتریشە بێت. باش
کاگەژی مەرجەکانی بەشداریکردنی ئەم گەنجانە چی بوو لە پێشەنگاکەیە؟ ئێمە بۆ هەرێکێک لە زۆنەکان یاخود بۆ هەرێکێک لە پارتەکانی پێشەنگا چەند مەرجێکمان هەبوو. بۆ نمونە کاتێک کە بەشداربوویەک خواستی بەشداریکردنی هەیە وەکو بەشداربووی پرۆژەکان، طبعا ئەبێ فیلدێکی جیا کرد بێتەوە کە ئایا ئەم کەسە وەکو لایەنی هاردوێر بەشدارە یاخود وەکو لایەنی سۆفتوێر یاخود وەکو لایەنی گەیمین. لە هەرێکێک لە وەرگیراوان یاخود هەرێکێک لەو کەسانی کە پێشکەش کاری بیرۆکێک و ئایدیایەک و کارێکن لەسەر بنەمای چەند پێوەری جێشێک لەوانە تا چەندێک مۆرچی کوردی کە ئاڵی مۆرچی کوردی واتە جیاوازی هەبێت لەگەڵ کارەکانی ترا زائیدەن داهێنان بێت نەک بیرۆکێکی تەقلیدکرا و کۆپیکرا و لە دوای ئەوەوە تا چەندێک پێداویستی بازارمان پڕکاتەوە. ئایا ئەم پرۆژێ تەنها پرۆژەیەکە بۆ بەشداریکردن لە پێشەنگایەک و ئامانجتیایدا تەنها ناسین و خستنە ڕووی توانایەکە یاخود بە فعلی پێداویستیەکە. لەسەر ئەم بنەمایانە ئێمە لە 400 پرۆژە تەنها 7 پرۆژەمان وەرگرتووە کە پرۆژەکان هیچیان نەتوانین بڵێن پارێزراون لە تەقلیدی و هەمویان مۆرکێکی کوردیان پێوەیەوە. ئەو بەشداربوانش کە لە دەروی کوردستان تیدا بەشدار بوون پرۆژەکانیان لەسەر ئاستی جیهانی ئەتوانین بڵێن پرۆژەی زۆر باش بوون. بۆ نمونە ئێمە پرۆژەی ڕووەک کە پرۆژەیەک بوو بە ناوی پارادایسەوە بەشدارە کە لە ڕێگەی وەرگرتنی ئەلەرمەکان یاخود لە ڕێگەی وەرگرتنی وزەکانی ڕۆکێکەوە ئەتوانێت تۆنەکانی وەرگێت و بیکاتەوە بە میوزیکێک کە طبعا ئەمە پلانی فیچەرمان لێ پرسیوە تا چەنە گرنگە ئیشەکانی چیە کە طبعا ئەمە ئەتوانێت بەحسێکی تەواو ریسێرچێکی تەواوی لەسەر بکرێت و جێبەجێ بکرێت. کەواتە تەنها ئەوەش نەبوو کە ئێمە بڵین هەر مۆرچی کوردی یاخود کارێکی کوردیانە بێ بە کوردێکی خۆماڵیانە بێ بەڵکو ئێمە لە ئەتوانن بڵێن بە پێوەرێکی جیهانی یاخود بە پێوەرێکی عالەمی هەستاوین بە وەرگرتنی پرۆژەکان و ئەتوانین بڵێن لەم ساڵی پێشەنگایە باشترین پرۆژەکان بەشدارن و ئەو پرۆژانەی کە لێرەش بەشدارن ئەتوانین بڵێن زیاتر وەکو پرۆتۆتایپێک بەشداریان کردووە. هەنێ لە پرۆژەکان تەواو کاملن هەندێکیان پرۆتۆتایپە. پرۆتۆتایپ چیە بۆ ئەوەی کە بە زمانێکی سادەتر یاخود هەمووان بتوانین لێ تێبگەین. ئەوەیە کاتێک کە تۆ ئایدیایەکی تەکنەلۆجی یاخود کارێک ئەخەیتە ڕوو تۆ لە سەرەتایە وەکو تێستکردن یاخود وەکو تاقیکردنەوە سەلماندنی کارەکەت بەشێکی بچووک لە ئیشەکەت پیشانە دەدەیت و لە ئایندەیە پەرەی پێدەیت و بەردەوامە بی. ئەو پرۆژانی لێرە هەن زیاتر پرۆجێکتە هاردوێرەکان ئەوە بووە کە بەشێکی چۆنەڵی پرۆتۆتایپ بوون. بۆ نمونە ئێمە قۆڵی ئەلکترۆنیمان هەیە کە ئەمە وەکو پرۆتۆتایپێک کە بتوانێت ڕۆبۆتێک دروست کات هاوشەوەی ڕۆبۆتە جیهانیەکان و ئیشکردن و بەردەوامبوون لێی کە وەکو پرۆتۆتایپ قۆڵێکی دروست کردو و ئەتوانێت توانای هەموو جوڵەکانی قۆڵێکی ئاسایی هەیە. کەواتە ئەمە ئەتوانین بڵین لە ئایندەیە وەکو یارمەتیدان و وەکو هاوکاریکردن لەگەڵ یا بەردەوام بێ ئەتوانێت بکاتە پەیکەری ڕۆبۆتێکی تەواو ڕۆبۆتێکی تەواوی لێ دروست بێت و لێ بەرهەم بێت. باش کاگەژی بەشێک لە پرۆژەکان بینێمان شتی گرنگ بوون یعنی ئیزافەیەک بوون کە بۆ تەکنەلۆجیا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە سود لە بیرۆکەی ئەم گەنجانە وەربگیرێت. بۆ نمونە هەنێکیان دەتوانرا سود لە بیرۆکەکانیان وەربگیرێت لە نێو مۆزەخانەکاندا بۆ پێدانی زانیاری بە شوێنە مێژوویەکانیان. بیرۆکەی جیاوازیان هەبوو، بیرۆکەی دیکەیان هەبوو بۆ دیزاینکردنی جلوبەرێک بۆ کۆمەڵێک بابەتی دیکە. ئەم پرۆژانی کە ئەم گەنجانی کە لە نێو پێشەنگایە بەشداریان کردووە یعنی لە داهاتوودا ئەم گەنجانە دەستگیرۆیی دەکرێن لە ڕێگەی ئەم پێشەنگایەوە کە بەرهەمەکانیان ناساندووە بۆ ئەوی کۆنتاکتیانە بێ لەگەڵ کۆمپانیاکان لەگەڵ حکوومەتە بۆ سوودمەندبوون سوود وەرگرتن لەو تەکنەلۆجیایی و بیرۆکەی کە هەیەە. بێگومان یەکێک لەو جیاوازیانەی کە ئەتوانین بڵێن پێشەنگای تێکفێز جیاواز لە پێشەنگاکانی تر دەرکەوتووە یاخود ئەوەی کە ئەم ناوەی بۆ تێکفێز داناوە یاخود ئەم ناوەی بۆ تێکفێزدا بڕیوە کە جیاواز بێ لە پێشەنگاکانی تر. ئەوەیە ئێمە لە دوای کۆتایی هاتنی پێشەنگا تەنها ئەوە نیە پێشەنگایەکمان ڕاگەیاندرێ و کۆمەڵی پرۆژە و کۆمەڵێک گەنج بێنین و هەدەیان بکەین. طبعا بە خۆشحاڵیەوە ئێمە بۆ ئەمڕۆ 18 هەدێمان دیاری کردووە 18 خەڵات کە لە بەشی هاردوێر بەجیا سۆفتوێر بەجیا بەشی گەیم بەجیا کە بەشی گەیم کە زۆرترین خواست لەسەر بۆ 8 خەڵاتی تێدا هەیە لەگەڵیشە بەشی کۆچالنج و بەشی سایبەر سکیوریتی کەواتە لە هەموو بەشەکانە ئێمە خەڵاتمان هەیە و تەنها بەمە شۆ ناوەستین. طبعا ئێمە کە خەڵاتەکە ئەین بۆ یارمەتیدانی گەنجەکەیە کە ئەم پرۆتۆتایپی پێشکەشی ئەمە کرد کە لەوە پێش ئاماژەمان پێ پرۆتۆتایپەکە چییە بەرەو باشتری بەرێ و لە دوای ئەوش ئێمە هەتا پرۆژەکانی پێشووتریشمان ئێمە تا ئێستا دەستبەرداریان نین بەڵکو ئێمە بەپێی پلانی خۆمان وەکو تێکفێست و وەکو ڕێخەران و کۆفاوندەر و هاودامەزرێنەرانی تێکفێست بە بەردەوام لە پەیوەندیین پێویستیان بە چییە لە چه شوێنێکە ئەتوانین هاوکاریان بین میتینیان بۆ ڕێخین لەگەڵ لایەنی پەیوەندیدارە جا چه حکوومەت بێ چه کۆمپانیاکان بێ. ئێمە چەندها پرۆژەی ساڵانی پێشومان هەیە کە لەلایەن ئێمەوانەیە پێشنیار کراوە
لە دەورە عالمیەکانە بەشدار بن وەکو ئەوەی کە چۆن ئەڵێ ئینکیوبیتەرە عالمیەکان تاوەکو خەڵات بکرێن تاوەکو فەند بکرێن و یارمەتی بدرێن بە خۆشحاڵیەوە چەندەها پرۆژەشمان هەیە کەواتە تێکفێز تەنها پێشەنگایەک نییە بکرێتەوە بۆ بەدەرخستنی تواناکان بەڵکو ئەتوانین بڵێن پێشەنگایەکە کە یارمەتی گەنجەیە لە بەکارهێنەرەوە بگۆڕێ بۆ داهێنەر و ئەم داهێنەرە ژوالێ ئەکا ببێتە داهێنەرێکی سەرکەوتوو و بە بەردەوامی کۆنتاکتمان لەگەڵ یانە هەیە و یارمەتیان ئەین ئەوەی کە بە ئێمە بکرێ ئەوەی کە توانای یارمەتیدانی ئێمەتیا هەیە وەکو وتم لە خەڵاتەکان وەکو دەستگیرەوەیەکی سەرەتایی لە دوای ئەو دەستگیرەوەی سەرەتایە پەیوەندیان پێواکەین کە ئایا تا چەندێک ئیسفادەیان لەو هەدیە کردووە لەو ئۆفرانە کردووە کە ئێمە هەمانە و ئێمە بە دیتا ئێستا هەموویشمان لایە کە تا چەندێک ئیسفادەی هەبوو و لە هەموو دوای پێشەنگایەک لە دوو پێشەنگای پێشوشە ئەزمموی ئەومان کردووە و زۆریش لێ ڕازین لەو جۆرە لەگەڵیاندا خەڵاتەکان چین کە دەستنیشان کراوە بۆ ئەم گەنجانە و کەی دابەشەکرێ ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێشەنگاکەیە بەڵێ ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێشەنگاکەی بە خۆشحاڵیەوە کە وەکوتم ڕێژێکی زۆری سەردانی کەرمان هەیە و هەر بەشێک لە زۆنە جیاوازەکانی وەکو هاردوێر سێ خەڵاتی تێدا هەیە سوفتوێر سێ خەڵاتی تێدا هەیە گەیم هەشت خەڵاتی تێدا هەیە بەشی سکیوریتی سێ خەڵات و بەشی کۆچالنج خەڵاتێکی تێدا هەیە و بەعام خەڵاتەکانمان تاکو کاتی ڕاگەیاندنی کۆتایی لەبەر ئەوەی ئێستا هەنێک لە بەشداربووان چۆن ئەڵێ هەیەجانی ئەوەن کە خەڵاتەکان بزانن تاکو ئەو کاتە ڕایناگەێنین لەکە لەو کاتێ ئینشاڵڵا بەڕاستەوخۆ خەڵاتەکان ئاشکرا ئەکرێ بەڵام هەژدە خەڵاتمان هەیە بۆ هەرێکێک لە بەشداربووەکان و لە کاتژمێر 4 لە کاتی مەراسیمی کۆتایی هێنانی پێشەنگادا هەرێکێک لە براوەکان باڵەکردنە سەر ستێج و هەدێ و دیاری خۆیان وەردەگرن. باشە کاگەژی پلانتان چییە بۆ ساڵانی داهاتوو بۆم پێشەنگای و بۆ گەنجانی دیکەکردیانێ بەشداری بکەن؟ بێسەبەر ئێمە لە تقریبا لە مانگێک دوای ئەم پێشەنگایەوەتە لە سبێنەوە یەک مانگ کات دائنین لە دوای ئەوە دەسەکەین بە وەرگرتنی بیرۆکەی تازە و ئەم بیرۆکە تازانە ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی تر یاخود جیاواز لە پێشەنگاکانی تر بیرۆکەی ئەومان هەیە کە کەسێک تەنها بە ئایدیایەکە بۆ منە گەنجێکە ئایدیای دروستکردنی ڕۆبۆتی کێ بەڵام ئێشتا هیچی لێ دروست نەکردووە ئێمە خۆمان ئەو کۆنتاکتی بۆ دروستکەین کەسی شارەزای بۆ بینین بۆ ئەم ئایدیای بکە بە واقعی و یارمەتی بین دەستگیرەوەی بکەین ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە بۆ ساڵانی ئایندا بانگێژنامەی فەرمی بۆ زانکۆکانی دەرەوە کە ئەم ساڵی ژناردمان بەڵام بەهۆی چەند هەلومەرجێک و ئەم کارەساتانی کۆتاییەوە کە ڕوویاندا و هەمومان ئاگادارین هەنێک لە زانکۆکان نیانتوانی بەشدار بن کەواتە ئەتوانین بڵین لە ساڵی ئایندەیە کە ئەم ساڵ هەنگاوی بەرەو نێودەوڵەتی بوونی ناوە لە ساڵی ئایندەیە ئەتوانین بڵین تێکفێس پێشەنگایەکی تەکنەلۆجی نێودەوڵەتیە نەک تەنها گەورەترین پێشەنگا بێ لە ڕووی عێراقا بەڵکو پێشەنگایەکی گەورەی تەکنەلۆجی نێودەوڵەتی بێ بە بانگێشکردنی پرۆژێکتە عالمیەکان واتە لە دەرەوەی زانکۆ پەیمانگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق لە دەرەوەش خوێندکار و بەشداربوومان هەیە و ئەم ساڵیش ئەو نمونەیە بەردەستە بۆ ساڵانی ئایندە ئەمە زیاتر گرنگی پێدرێ و پەرەی پێدرێت. باش کاگەژی دیارە ئەم پێشەنگایە من خۆم لە نزیکەوە ئەو گەنجانم بینی بیرۆکەی جوانیان هەبوو بەڵام دیارە تواناکەشیان هەم لە ڕۆمادیەکەوە هەم لە ڕووی فیکری و بیرۆکەوە هەمووی توانای خۆیان بوو ئەمێ بزانم کار ئاستانیەکان لەلایەن زانکۆکانیانەوە ئەوانەی کە خوێندکاری زانکۆن ینی لە ساڵانی داهاتوودا لە ڕێگەی ئێوە ئەو کار ئاسانیانیان بۆ ناکرێت کە زیاتر تەرکیز بکەنە سەر ئەم بیرۆکەی کە هەیەە کار ئاسانیان بۆ کرێلەوەی مامۆستاکانیان هاوکاریان بن. بەڵێ بێگومان ئێمە ئەم ساڵ ئەوەی ئاماژەت پێ خاڵێکی زۆر گرنگ بوو بەڵام ئێمە بۆ خودی ئەم ساڵی پێشەنگاش ئەو کارەمان کرد لە هەر زانکۆیەک کە خوێندکاری بەشدارە داواکاری فەرمی تێکفێسمان بۆ ناردوون کە فلان خوێندکار و فلان خوێندکار پێویستیان بە هاوکاری ئێوەیە واتە لەلایەنی زانکۆکان و هاوکاریان بۆ کراوە جگەلەوە ئێمە پێشنیاری ئەومان بۆ زانکۆکان کردو بە کتابی ڕسمی سەرجەم زانکۆکان شایەت حاڵی ئەوەن کە پێمان وتون کە تەناحەتا تێکفێس دەتوانین بڵین بۆ ناوەندەی کە مامۆستاکانی زانکۆ بەڕێزەکانی زانکۆکان کێنە ئێرە تەرکیزی ئەوە ئەخەنە سەر کە ئایا چ شتێک گرنگی پێ بدرێت لە منهەجەکانە هەتا دوێنێ لە چەند زانکۆیەک و چەند دکتۆرێکی بەڕێز هاتنە لامان بە تایبەت دەستخۆشیان لێکردین بە دەر لەوەش گرنگ یعنی ئەویان بۆ دەرکەوت کە منهەجی زانکۆکان لە هەنێک لە حاڵەتەکانە پێویستیان بە گۆڕانکاریە گرنگترینیشیان بەشی سایبەر سکیوریتیەکە بوو کە وتیان ئێمە پێویستە لە مۆدووە گرنگی بە فلان پوینت و فلان پوینت و فلانە لێکچەر بین زیاتر تەرکیزی بخەینە سەر لەبەرەوەی ئێستا ئێمە ئەزانین کە لەوە پێش تەبعاً زانیاری تەوامان لەسەری بۆ بەڵام ئێستا ئێمە ئەزانین چ گرنگیەکی تایە و ئێمە پێشنیاری ئەومان بۆ هەموو بەڕێزانە کردووە کە
تەکنەلۆژیا کە وەکو خۆیان ئاگادارن و خۆیان باشتر لە چۆنەڵی ژینگەکە شارەزان بەرەو کوێ ڕۆشتووە ئایا لایەنی هاردوێری لە زانکۆکانە لە چه ئاستێکایە لایەنی سۆفتوێر لە زانکۆکانە لە چه ئاستێکایە و ئێمە لەگەڵ زانکۆ بەڕێزەکانە دانیشتنمان کردووە و وەکو ئەو پلانی بەم ئاماژەمان پیاوتمان لە مانگی ئایندۆ دەست پێکەین پلانمان هەیە تاکو کۆتایی هاتنی ئەم سمستەرەی خوێندنی زانکۆکان سەرتانی زانکۆکان بکەین و ئاڵوگۆڕی ئایدیا و فکرەکانمان بکەین کە ئایا ئێمە وەکو تێکفێز وەکو پێشەنگا وەکو شوێنێک کە جیهەتێکی هەنگاوی بەرەو نێودەوڵەتی بوون ئەنین ئەم خوێندکارانەی ئێوە کە بەشدار بوون گرنگیان پێ بدرێت بۆ ساڵی ئایندا لە فلانە سێکتەر و فلان سێکتەر و فلان سێکتەرە طبعاً ئەمەش کە ئێمە وەکو پێشنیار ئەینە زانکۆ بەڕێزەکان وەکو چۆن ئەڵێ زۆر بەباشی لێک تێگەیشتمان هەبووە تا ئێستا و مامۆستا بەڕێزەکانیان هاوکاریان بوون حتا لە پرۆژە سۆفتوێرەکانە کە ئێمە مقابلەی طبعاً بە دوو فیلتر ئەو هەفتا پرۆژە هەڵبژێردراون لە مقابلەی یەکەم یاخود لە چاوپێکەوتنی یەکەمی پرۆجێکتەکانە کۆمەڵێک پێشنیارمان هەبووە کە ئەم پرۆژەی تۆ لەم ئاستەیە دەستی خۆش بە پرۆژەیەکی دووبارەیە بەڵام هەوڵ بە فلان پوینت و فلان پوینت ئیزافەکە بۆی بێتە پرۆژێکی یونیک ئاگاداری ئەوە هەین کە مامۆستا بەڕێزەکانیان پەیوەندیان پێوە کردوین چۆن بتوان هاوکاریان بن ڕێکارەکانمان لەگەڵا شیر کردوون چیمان پێویستە لەگەڵا شیرمان کردو توانیوانە پرۆژەکان دەوڵەمەندتر و باشتر بکەن کەواتە ئەتوانین بڵین تێکفێس ئەو ناوەندێکە لە بینی زانکۆکان و لە بینی خوێندکاران و لە بینی مامۆستاکان و کەواتە ئێمە ئەتوانین بڵین وەکو ناوەندێک یاخود وەکو سنتەرێکی بڵاوکردنەوەی تەکنەلۆژیای لێ بە هەموو ناوەندەکان و بە هەموو شوێنەکاندا باشە خودی هەر جۆرە ئەم پێشەنگای خۆی هەر گرنگێکی ئەو تۆی هەیە گرنگێکی باشی هەیە بە حکومیەوەی کە هەم گەنجانن و هەم لە ڕووی لەسەر ئاستی حکومی لەسەر ئاستی باڵای قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەت سەرپەرشتی پێشەنگاکە دەکات و لە نزیکەوە ئەو گەنجانی بینی بەڵام کاگەژی خواستی گەنجان لە ڕێگەم پێشەنگایەوە چیتان بۆڕم بۆ خواستی گەنجان چییە بۆ تەکنەلۆژیا و خوازیارن تەنانەت ئەوانی کە بەشداریان نەکردو بێن سەردانی پێشەنگاکە بکەن وەکو بیرۆکە بتوانن لە ساڵانی داهاتوودا کۆنتاکت و پەیوەندیەکان تێبینیەکانی ئەوان چییە کە بە ئێوە دەگاتەوە لەسەر پێشەنگاکە بەڵێ بێگومان ئێمە خۆشببختانە دووبارە زۆر سپاس بۆ جەنابی کاقوبات کە ئەمە جگەل لەوەی کە گرنگیدانە بە پێشەنگا و بە تواناکانی گەنجان هاندانێکی تەواویشە بۆ گەنجەکانمان کە چەنەها کەسمان هەبووە کە ئەوانەی لێرە یعنی پێشەنگا داواکاریەوەیان هەبووە ئۆکەی ئێمە ئیشێکمان کردووە توانایەکمان هەیە لە فلانە بوارە لە فلانی هاردوێرە لە بواری سۆفتوێرە پرۆجێکتمان هەیە ئایدیامان تەقدیم کردووە بەڵام گرنگی پێنادرێت بێگومان خودی سەردانیکردنەکە و خودی ئەم گرنگی پێدانە و خودی ئەو یارمەتیدانەی کە دەستگیریەوەی گەنجان ئەکرێ هاندانێکی زۆر باشە کە ئێمە ئەو پێتێبینیانی بۆمانێتەوانێ لە بەشداربووەکانمانەوە ئەڵێن ئێستا کە تەڵان سێم ڕۆژی پێشەنگای ئێشتا پێشەنگای کۆتایی پێناتوە لە ئێستاوە بەڵێنی ئامادەکاری ئێن بۆ ساڵی ئایندە کە ئەڵێن کە مادەم ئەوە بە گرنگیەوە سەری کارەکانمان بکرێ ئێمە هەوڵی زیاترین بە نمونە ئەو پرۆژەی ڕووەکە کە ئەزانێت لە ئاستێکایە کە لەلایەنی حکومی لەلایەنی بەرپرسانەوە لە ناوخۆ کە گرنگیی ئاوای پێدرێ پێشنیاری ئەوەی کردو یان خود ئەتوانین بڵین بەڵێنی ئەوەی یاوە کە بۆ ساڵی ئایندە بەشێکی تری تەکنەلۆژیا ئیزافەکاتە سەری کە تەنها ئەم میوزیکانە بە شێوەیەکی هەڕەمەشی وەرنەگیرێ بەڵکو ئێمە شتێکمان هەیە لەلایەنی علمیەوە طبعاً ئێمە کۆنتاکتی باشمان لەگەڵ هەر یەکێک لە بەشداربووانە هەیە ئەویش فیلدێکە پێوتری ئارتفیشەل ئینتەلیجەنس بۆی بینەران تێبگەن ئارتفیشەل ئینتەلیجەنس چییە شتێکە پێ بە دەستەواژەیەکە واتە ژیری دەستکرد ژیری دەستکرد چییە تۆ لە مەشینێک بکەی لەلایەنی تۆ کۆنتترۆل بکرێت واتە بە هەڵسوکەوتی من یاخود بە پرسیارکردنی من بە وتەکانی من ئەو گۆڕانکاری بەسەرابێ بۆ یەکە لە ئێستاوە بڵێنی ئەویان ناوە کە ئەبین ئەم هەموو گرنگی و ئەم هەموو گرم و گوڕیی پێشەنگا هەیە ئای بۆ ئیزافەکەن کە تەبعاً خۆی فیلدێکی تۆزێک ئالۆزە بەڵام هیچ شتێک بۆ گەنجەکانی ئێمە چونکە توانای ئێمە لە هیچ وڵاتێکی تر یاخود لە هیچ گەنجێکی تر کەمتر نییە ئەوەی کەوا لەم ڕووەکە بکە لە کاتی وتەی نێگەتیڤە جۆرێک تۆن دەرکات لە کاتی وشەی پۆزتیڤ جۆرێکی تر دەرکە کەواتە ئەمە چیمان بۆ سەرمێنێ ئەومان بۆ سەرمێنێ کە ئەم گەنجە چ ئومێدێکی هەیە واتە ئەم سەردانیکردنە ئەم پشتگیریە ئەم هاندانە چ کاریگەریەکی لەسەر گەنجان هەیە و گەنجان ئەو تێبینی کە هەیەە تا چەندێک پرۆژەکانمان لە بازاری کارە گرنگی پێ ئەدرێت بە تەبیعی لێرە بەدەستخۆشیەوە چەنەها پێشەنگای چەنەها کۆمپانیای زۆر باشمان هەیە کە هاتوون سەردانی پرۆژەکانیان کردووە گرنگی پرۆژەکانیان بۆ خوازیاران یاخود بۆ دروستکردنی پرۆژەکان دەرخستووە
و لە ئێستاەوە پرۆژێکتەکان بۆیان دەرکەوتووە کە چەندێک گرنگە هەتا بۆ نمونە ئێمە پرۆژێکمان هەیە پرۆژێکی ڕیسایکڵە کە تەنها گرنگی ئەوە نییە لایەنێکی ژینگەی بپارێزێ بەڵکو چەند کەسێک تێدا ئیسفادە ئەکا بە نمونە ئێمە سەری ئایدیای گەنجەکانمان کە لە چیەوە فەرقی کردو لەوەی تەنها سۆفتوێرێک بێنێ یاخود لەوەی ئەم پرۆژێش بکاتە هاندانێک بۆ گەنجی چواردەوەر و هەلی کار بۆ چەند کەسێک بڕەخسێنێ بە نمونە ئەم جیازە کە دروست کراوە تۆ ئەو پاشماوە پلاستیکی کە هەتا یەکەیتە ئەم جیازەوە لە بەرامبەر هەر پارچەیەکە تۆ خەڵاتێکە دیێت یاخود بۆ نمە بڵین باڵانسێک وەرەگری ئەم لەسەر ئەم جیازەی کە تۆش لەسەر شەقامەکانی بینیا لە شوێنێکی بینی لۆگۆی کۆمپانیایەک شوێنێکی لەسەرە کەواتە ئەم کەسە خۆی کاتێک کە پرۆژەکەی دروستکرۆ ئیسفادەیەکی کرد بۆ لۆگۆی کۆمپانیایەکەەوە کۆڕکلامینێکە بۆ ئەم کۆمپانیا و بۆ ئەم ناوەندە ئیسفادەی کرد دووهەمین سێهەمین کەسیش کە من پاشماوە پلاستیکەکەم کردوتە ئەم جیازەوانێ باڵانسێکم وەرگرت و ئەتوانم بەکاری بێنمەوە لە سوپەرمارکێتەکان لە ناوەندەکانە کەواتە ئەمەش ئیسفادێکی تر کەواتە ئەبینین چ ئایدیایەکی جوان چ خزمەتێکی جوان لە هەمان کاتا هەم خزمەت گوزاریە هەم ژینگە پارێزیە هەمیش سەرچاوێکی داهاتە بۆ گەنجەکان و بۆ چەند کەسێکی تریش لە هەمان کاتا زۆر باشە کاگەژی زۆر سپاس دەکەین کە لە بەرنامەکەمانە ئامادەبووی سپاس بۆ ئەوەی کە لە نزیکیشەوە ئێوە سەرپەرشتی ئەم پێشنگایەتان کردو و ئاگاداری کاری گەنجەکان بوون دووبارە سپاس بۆ بەڕێز ئەژی عوسمان ڕێخەری پێشنگەی تێکفێست ڕاستەخۆلی سلێمانی و میانی ئێمە بۆ خۆشەویستان سپاس بۆ